کۆچانەی کە گەڕاونەتەوە تاوە کوێستا و نەچونەتە کەرنتینە. هەر لژنەکە باش ئیشەکە هەم تەندروستی سلێمانی هەم ئاسایش هەم پۆلیس هەم هێزە ئەمنیەکانی تر بەڕاستی هەموو ئۆتایان بینن هەموو لێرە هەمووی خەریکی شوکاری خۆیانن و بە باشترین شێواز کۆنتترۆلی سلێمانی کراوە سواسی هاوڵاتیانی شەگەن کە خەڵکی سلێمانی زۆر ملتەزیمە بە ڕێنمایەکانی حکوومەتەوە و ئیلتیزامێکی باشەیە دەستخۆشی لە یەکەم ئیشەڵا خوا ئەم شارە پارێزێ خوا هەرێمی کوردستانە پارێزێ بە سەلامەتی و پاراستنی دەستگیر کراون لەو کەسانی کە سەرپێچی ڕێنمایەکانیان کردووە. ئێمە قاچاقچی زیاد لە 100 کەسمان دەستگیر کردووە قاچاقچیەوانی کە نەفرێنەوەی کە بوونەتە مەترسی لەسەر خەڵک کە بۆ بڕێپاری کەم ئەو نەخۆشانە گوازنەوە ڕەنگە بۆ ناو شاری سلێمانیەوەوانە هەمووی بە بڕیاری دادوەر ڕاگیراوە. چەند کەس دەستگیر کراون لەوانەی کە تاوە کوێستان نەچونەتە کەرنتینە. ئەمانە ئەوە لیژنەی سەحیەکە لەگەڵ ئاسایش بەشی ئەمێتیە شەو ڕۆژ خەریکە نەمانە ئەوانەی کە جێگەی گومانن سەحا بڕیارەیە بە هێنانیان. زۆر باش پابندن و دەستخۆشیش لە هێزە ئەمنیەکانەکەن ئێمە لێرە سپاسیان نەگەن سپاسی هاوڵاتیان نەکەین.